مامجلال کوڕی شێخ حسامەدین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفور هاوینی ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەتپاڵی چیای کۆسرەت لەدایک بووە کە ڕوانێتە دەریاچەی دووکان. چەند ساڵێک تەمەنی مناڵی لەو گوندە بەسەر بردووە و دواتر باوکی بووە بەڕێبەری تەکەی تاڵەبان لە کۆیە، لەوێ چۆتە قوتابخانی سەرەتایی و بەسەرکەوتووی خوێندنی تەواو کردووە. خوێندکارێکی زیرەک و لێهاتوو بووە، هەر لە تەمەنی مناڵیەوە نیشانەکانی سەرکردایەتی لێ دەرکەوتووە و بیرۆکەی نەتەوایەتی لای ئەو چەکەرەی کردووە تاوای لێهات وردە وردە بەسەریدا زاڵ بووە. کە گەشتە پۆلی چوارەمی سەرەتایی یەکێک بوو لە پێشەنگەکانی خوێندکاران کە بەپەرۆشەوە بەشداری لە چالاکیەکانی قوتابخانە دەکرد و بەشداری لە وتار خوێندنەوە و شانۆدا دەکرد. لە ساڵی 1946دا لەگەڵ چەند هاوڕێیەکی خوێندکار و بە ئامۆژگاری یەکێک لە مامۆستاکانی کۆمەڵەیەکی فێرکاری نهێنی دامەزران بە ناوی کۆمەڵەی پێشخستنی خوێندنەوە و مامجلال بە سکرتێری هەڵبژێرا. ئامانجێکی کۆمەڵەکە هەندانی خوێندکاران بوو بۆ خوێندنەوەی دەرەکی. لە هەمان ساڵدا و دوای دامەزراندنی پارتی دیموکراتی کورد لە 16 ئابی 1946 کەوتە ژێر کاریگەری بەرنامەی پارتی و لە چوارچێوەی ڕێخستنەکانیدا کەوتە چالاکی خوێندکارانە. ساڵی 1947 بوو بە ئەندام لە پارتی دیموکراتی کورد و چالاک و لێهاتوو بوو لە ئەرک و فەرمانە حیزبیانەی کە پێی دەستپێدران. سەرۆک مامجلال ساڵی 1948 بە نوێنەری خوێندکارانی کۆیە هەڵبژێرا و بەشداری لە یەکەمین کۆنگرەی خوێندکارانی عێراقدا کرد کە لە نیسانی 1948 لە شاری بەغدا بەسترا. لەو کۆنگرەیەدا بۆ یەکەمین جار گوێی لە شاعری مەزن محەممەد مەهدی جەواهری بوو کە شیعرە بەناوبانگەکەی ڕۆژی شەهیدی خوێندەوە. ئەو ساتانە لە ژیانی سەرۆک تاڵەبانیدا مێژووی بوون و وای کرد ببێتە یەکێک لە موریدەکانی شیعری ئەو دواتریش بوو بە ئازیزترین دۆستی و ئەو دۆستایەتیە تا دوا ساتەکانی ژیانی شاعیر بەردەوام بوو. لە ساڵی 1951دا لەگەڵ چەند هەڤاڵێکیدا گیراو بۆ شاری مووسڵ دوور خرایەوە، لەوێژ لە خەباتی سیاسیدا بەردەوام بوو. دواتر چووە کەرکووک و بۆ تەواوکردنی خوێندن و سەر لە نوێ دامەزراندنەوەی ڕێخستنەکانی حیزب بوو بووە لێپرسراوی ڕێخستنەکانی کەرکووک. لە هەمان ساڵدا ئەرکی چاپ و بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی بە شێوەیەکی نهێنی گرتە ئەستۆ تا ئەو ڕۆژەی دەستگیر کرایەوە. ساڵی 1952 چووە کۆلیژی حقوق لە بەغدا کە ئەو دەمە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کورد پەرتەوازە بوو، بەڵام مامجلال توانی ڕێخستنەکانی حەزب تۆکمە بکاتەوە. لە کانونی دووەمی 53دا بەشداری کۆنگرەی سێمی پارتی دیموکراتی کوردستانی کرد و بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێرا و لە مانگی شوباتدا سەرپەرشتی یەکەمین کۆنگرەی یەکێتی قوتابیانی کوردستانی کرد و لەو کۆنگرەیەدا بە سکرتێری گشتی قوتابیانی کوردستان هەڵبژێرا و لە هەمان ساڵیشدا یەکێک بوو لە دامەزرێنەرانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. هەر لەو کاتانەدا نوێنەری پارتی بوو لای زۆربەی حیزبە نهێنی و ئاشکراکانی عێراقی. ساڵی 1954 بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژێرا. سەرۆک مامجلال لە ماوەی خەباتیدا لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا ڕۆڵێکی گەورەی سیاسی و خوێندکاری بینی و لە چەندین کۆڕ و کۆبوونەوەی ناوخۆ و دەرەوەدا بەشداری کردووە. ساڵی 1972 سەفەری دەرەوەی عێراقی کرد و ماوەیەک لە لوبنان و میسر و سووریا مایەوە و دوای ڕوخانی شۆڕشی کورد کە لە ئەنجامی ڕێکەوتنامەی نێوان سەدام و شای ئێران لە ئاداری 1975 لە جەزائیر ئیمزاکرا، سەرۆک تاڵەبانی هەر لەو وڵاتانەدا مایەوە. لە یەکی حوزەیرانی 1975 لە دیمەشق لەگەڵ دەستەیەک لە هەڤاڵانیدا یەکێتی نیشتیمانی کوردستانی دامەزراند و نەخشەی بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشدانا کە لە یەکی شەشی حوزەیرانی ساڵی 1976دا ڕاگەیەنرا و بووە سکرتێری گشتی یەکێتی. لە ساڵانی دوای دامەزراندنی یەکێتی لەسەر چالاکی سیاسی و سەرکردایەتی حیزب و شۆڕش بەردەوام بوو، لەگەڵ هەڤاڵەکانی لە چیا وەشکەوتەکانی کوردستان دەژیا. بەگەواهی زۆر لە چاودێرە سیاسیەکان یەکێک بۆ لە بزوێنەری سەرەکی بۆ لێک نزیکردنەوەی بۆچوونەکان لە نێوڕیزی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە کۆنگرەکانی نیویۆرک و لەندەن و سەلاحەدین و هەموو دانیشتنەکانی دوای ئەوانش کە پەیوەندی بەڕێخستن و نزیکبوونەوەی ماڵی عێراقیەوە هەبوو. میوانداری زۆربەی زۆری هێزە عێراقیەکانی کردووە لە کوردستان و پشتگیری هەمە جۆری کردوون. لەسەر گۆڕەپانی نێودەوڵەتیش سەرۆک تاڵەبانی بەشداری چەندین کۆنگرە و کۆبوونەوەی ئیشتراکی نێودەوڵەتی کردووە و چاوی بەسەرکردە سیاسیە نێودەوڵەتەکانی زۆر وڵاتانی جیهان کەوتووە و جێگیری سەرۆکی ڕێکخراوی سۆسیالیست ئینتەرناسیۆنال بوو.
مامجلال جگەلەوەی کەسایەتیەکی سیاسی بوو خەباتگێڕێکی هۆشمەند و نووسەر و یاساناز بوو وەک ڕۆژنامەنووسێکیش لە ڕۆژنامەی نهێنی و ئاشکرا نووسیوێتی و لە ساڵی 1959 بە ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی هەڵبژێرا کە شاعری مەزن محەممەد مەهدی جەواهیری نەقیبی بوو. سەرۆک تاڵەبانی جگەلەوەی یەکێک بوو لە سیاسی و دیبلۆماسی و ڕۆژنامەنووسە دیارەکان نووسەرێکی ناوداریش بووە و بە شێوەیەکی کاریگەر بەشداری لە تیشک خستنە سەر تێکڕای بزوتنەوەی سیاسی عێراق و ناوچەکە و بزوتنەوەی سیاسی کوردی کردووە. لەم بوارشدا چەندین کتێبی لە سەردەمی جیاجیادا نووسیوە کە کتێبخانی عەرەبی و کوردی دەوڵەمەند کردووە و بوونەتە سەرچاوەیەکی گرنگ بۆ لێکۆڵینەوە لە بواری مێژووی جوڵانەوەی سیاسی کوردی و عێراقیدا. سەرۆک مامجلال بۆ ماوەیەک لە ئیداری سلێمانی سەرۆکی هەرێم بووە. دوای ئازادکردنی عێراق بە ئەندامی ئەنجومەنی حکوم هەڵبژێردرا و لە مانگی نۆڤەمبەری 2003دا سەرۆکایەتی ئەنجومەنی کرد و لەو ماوەیەدا کارامەی خۆی لە هەڵسوڕاندنی کاروباری حکومدان نیشاندا. لە 6 نیسانی 2005 مامجلال 227 دەنگی لە کۆی 248 دەنگی ئەندامانی کۆمەڵەی نیشتیمانی عێراقی بەدەستێنا و بە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ بە یەکەمین سەرۆکی هەڵبژێردراوی عێراق هەڵبژێردرا. بەم جۆرە سەرۆک تاڵەبانی لە فراوانترین دەواازەکانەوە چووە ناو مێژووی کورد و هەروەها لە جوانترین دەواازەشەوە چووە ناو مێژووی عێراق و لە ناودارترین دەواازەشەوە چووە نێو مێژووی سیاسی و دیموکراسی جیهانەوە. لە ساڵی 2005 تا ساڵی 2014 بۆ 2 خول وەک سەرۆک کۆماری عێراق هەڵبژێردراوە. لە حەڤەی 2012 لە بەغدا تووشی جەڵتەی مێشک بوو پاشان بۆ چارەسەر گەیەنرایە نەخۆشخانەیەک لە وڵاتی ئەڵمانیا و پاش ماوەیەک بە تەندروستیەکی باشەوە گەڕایەوە شاری سلێمانی. لەو کاتەشەوە تا کۆچی دوایی چەند جارێک بۆ مەبەستی چارەسەر سەردانی وڵاتی ئەڵمانیای کردو. لە ڕۆژی 3 دەی 2007 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد و تەرمی پیرۆزی هێنرایەوە سلێمانی و دوای ڕێوڕسمی پێشوازیکردن لە تەرمی سەرۆک مامجلال بە پرۆتۆکۆلی سەربازی لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە پاش دانانی تاجەگوڵینە لەسەر تەرمی پیرۆزی سەرۆک مامجلال لە فڕۆکەخانەی سلێمانی کەژاوەی تەرمی سەرۆک مامجلال بە ئاپۆڕایەکی جەماوەری گەورە لە هاوڵاتیان مەراسیمەکە بەرەو مزگەوتی گەورەی شاری سلێمانی و دواتریش لە نێو شیوەن و ئاپۆڕای جەماوەریدا و بە بەشداری سەدان هەزار کەس لە هەرێمی کوردستان و ناوچەکە تەرمی پیرۆزی گەیەنرایە گردیدە پاشان و بە ئامادەبوونی سەدان بەرپرس و کەسایەتی نێوخۆی و بیانی لە دوا مەنزڵی خۆی و لە دەباشانی سەرکەش بە خاک سپێردرا.